هەم لەبارەی سمپۆزیۆمەکە هەم دۆخی سریانیەکان لەگەڵ بەڕێز کەلدۆ ڕەمزی بەڕێوەبەری گشتی سنتەری ڕۆشنبیری سریانی گفتوگۆی زیاتر دەکەم لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. بەڕێز کەلدۆ زۆر بەخێربێی. دەکرێت سەرەتا پێم بڵێ ئەم سمپۆزیۆمە کە یەکەمین سمپۆزیۆمی ئێوەیە وەکو سریانیەکان لە هەرێمی کوردستان گرنگیەکەی چییە؟ گرنگی ئەم سمپۆزیۆمە کە بە تامی نیشتیمان دێتە کایەوە و ئەمڕۆ یەکەم جارە کە ئەو هەموو توێژەر لێکۆڵینەوە ئەوانەی کە لە هەموو دنیا کۆ دەبنەوە لە پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێر وسبەینێ لە عەنکاوە هەروەها بەڕێوە دەچێت ئەم مەراسیمی سمپۆزیۆمی یەکەمی سریانی. سمپۆزیۆمی سریانی جاروبار دەکرێتن لە هەموو جیهان، بەڵام ئەم ساڵ کە ئەوە یەکەم جارە لە هەرێمی کوردستان وەکو بڵێم ئامادەی بۆی دەکرێت و هەروەها بە دوو شتی گرنگی تێدایە. ئەوەیە کە ئێمە بڵێن لە ناو هەرێمی کوردستان مافی ئەم پێکهاتە مافی خۆی هەیتی و مافی با بڵێن کەلتوری خۆی چەست کرایە لە ناو خودی هەرێمی کوردستان و شتێشت کە لە هەندەران یان لە تەراوگا هەموو ئەو با بڵێن سنتەر و NGOیەکان بەشدار دەبن. فئێمە پردێکین کە مەسیحیەکانی ئەمڕۆ یان سریانیەکان لە ناو هەرێمی کوردستان ئێمە دەرگەی ئێمە کراوەیە و دەمانەوێ هەمویان لە ناو هەرێمی کوردستان شوێنی خۆیان هەیەە. بابزانم وەکو پێکاتی سریانیەکان بارودۆختان چۆنە لە کوردستان، گوزەرانتان ژیانتان چۆنە، چەند ڕازین؟ هەلبەتە ئێمە لە ڕووی سەقافیەوە دەڵین هەموو مافەکانی خۆمان هەمووی هاتە دی و ئێمە دەیبینین کە مافەکانی ملەتی خۆمان کلدان و سریان ئاشووری با بڵێن وەکو سریانیەکان مافی نەتەوەی وەکو نەتەوەیەکی ڕەسەنین و مافمان هەیە، بەڵام هەندێک گرفت و شتیوە بۆمە ڕووی دەداتن کە بەو ئاخیرە دەیبینین لە هەندێک لایەنە ناوخۆیی عێراقەوە کە دەیانەوەی ئەو مافەی خۆمان بەکەم بزانن و ئێمە بۆ ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان چەند پاڵپشتان بووە بۆ ئەوەی کە مافەکانتان زەوت نەکرێت؟ هەردەم حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی گشت نەتەوەکانی هەرێمی کوردستان کردووە و بەتایبەت بۆ مافی پێکهاتەکان هەروەکی جەنابیان ئەمڕۆ جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باسی کرد کە لە پەرلەمانی هەرێمی کوردستان و لە ئیدارە داهاتوو جێی کەمینەکانیان جێی گشت نەتەوەکانی هەرێمی کوردستان جێگای دەبێتن. چی ئەڵێن بۆ ئەوەی کە ئەمڕۆ لە گوتارەکەی گوتی هەروەی کە خۆت وتت لە پەرلەمان لە داهاتوودا هەوڵ دەدەن کە بە تەواوی مافەکانتان بچەسپێن و بەدی بێنن؟ ئێمە ئازانین ئەو مەرحەلەیەکی زۆر هەستیارە، بەڵام باوەڕمان هەیە کە پاڵپشتمان بەقووەتە لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لە خودی حکوومەتی هەرێمی کوردستان و باوەڕمان بە ئەوەیە کە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بنیادنەری ڕۆشنبیری یان کەلتورە، بۆیە ئەمڕۆ هەروەهامان وت کە سەرکردە مەزنەکان هەردەم بنیادنەری ڕۆشنبیرین یان کەلتور. فئێمە هیوامان زۆرە و هیوامان بە حکوومەتی هەرێمی کوردستان زۆرە و بە خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆرە کە ئێمە بتوانین مافی خۆمان دیسان بگەڕینەوە چ لە پەرلەمانی کوردستان چ لە ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر باشە. بەڕێز کەلدۆ ئەگەر پێت بڵێم بەراوردێکم بۆ بکە لە نێوان دۆخی پێکاتەکان لە عێراق و ئێوە لە هەرێمی کوردستان چیم پێڵێ؟ خاتو ئەزانی چۆنە ئێمە کە بەراورد بکەین دەبی دوو چشتی بەرامبەر بە یەک بەراوردی بکەین. بۆ ئێستا بەرامبەر بە یەک ناتوانین ئەوە ئێمە ناتوانین بارودۆخی ئێمە لە هەرێمی کوردستان مقارنە بکەین بۆ بارودۆخەکەمان لە عێراق. بۆیە ئێمە شتێکمان هەیە و هەمومان دەیبینین ئەمڕۆ عەنکاوە کە تەنها شوێنە ئەم شوێنە تەنها شوێنی سریانیەکانە یان مەسیحیەکان کە کۆچ ناکرێ لەو شوێنە کۆچی بۆی دەکرێت، ینی عالەم بۆی دێتن، عالەم دێتە ناو عەنکاوە کە عەنکاوە
35,000 بوو ئەوڕۆ 75,000. فەئەمە ئەتوانی بە دیاریکراوی پێم بڵێ ساڵانە چەند کەس لە پێکاتەکان لە عێراق و کۆچ دەکەن؟ یعنی ئێمە بە پێی حەجمی کارەساتەکان لە چەند شوێنی دیکەی عێراقا هەر نەهامەتێک بقەومێ لەسەر ملەتی خۆمان ڕووی دەکەنە کوردستان و زۆربەیان دێنە بۆ کوردستان بەڕاستی. بۆ ئەمە دەلیلەکە کە ئەم شوێنە ئەتوانین خۆیان ببینن لەناو ئەو شوێنە و خۆیان بە بێگانە نایبینن، خۆیان خەڵکی ئەم شوێنە دەیبینن و هەردەم مەسیحیەکان لە ناو هەرێمی کوردستان بەشێک بوون لە هەموو ئەم حیاتەیان ژیانی چ سیاسی بێ چ ژیانی ئاکتەرێکی فعال بوون لە دامەزراندنی هەرێمی کوردستان تاوەکو ئەمڕۆ. باشە با پرسیارێک بکەم، بۆچی هەندێک لایەن چ لە ناوخۆ چ لە حکوومەتی فیدرال دەیانویست مافی پێکهاتەکان زەوت بکەن؟ ئەمە کە هەستبوونە بە زەعف وەچی یعنی هەندێک لایەن لە هەستبوونیان بە زەعفە و باوریان بە پێکەوە ژیانێکی ڕاستەقینەیان نییە. پێکەوە ژیانی ڕاستەقینە بەوە ناکرێ ئێمە مەقعدێکی کریستیانەکان یان مەسیحیەکان کەم بکەینەوە، بەوە هەردەم هیچ ناکرێت و ئەوە منەتێکیش نییە لە هیچ لایەنێک، حتا بێ محاولەیەکی بکە کە ئەم مەقعدانە یان مافی پێکهاتەکان کەمی بکاتەوە یان بە چاوێکی تەماشای بکە وەکو کەمینەیە. هەمومان یەکسانین لە ناو هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان هەرێمێکی نەک تەنها بۆ کووردە، بۆ هەموو پێکهاتەکانە. هەندێک لایەن باوریان بەو شتەی نییە، هەمیشە محاولە دەکەن مافی پێکهاتەکان زەویتی بکەن یان کەم بکەنەوە لە مافەکانی پێکهاتەکان. زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوون بەڕێز کەلدۆ ڕەمزی بەڕێوەبەری گشتی سنتەری ڕۆشنبیری سریانی. زۆر بەخێر بیت. زۆر سپاس. دەستخۆش.